ئەمڕۆ ڕۆژی گیانی پشودانە یاخود ئارامی دەروونە لە ڕێگەی گەشتکردنەوە یاخود لە ڕێگەی بابەتێکی ترەوە کاتۆ دەرونی خۆت ئارام بکەیتەوە هەم لە تەمەنە جیاوازەکان لە تەمەنێکی بچووک بۆ تەمەنێکی گەورەتر چی بکرێت بۆ ئەوی دەروونمان ئارام بکرێتەوە چی بکرێت بۆی پشوویەک بە جەستە و دەروون و مێشک و هیلاکەتی ڕۆژانە و جەنجاڵی و قەڵەباڵغی خۆمان بە دوور بگرین بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد سابرمان کردووە کە بە ڕێزیان توێژەری دەرونین لە ڕۆ دەرونیەکەیەوە باز لە پشودان و گرنگیدان بە مێشک و دەرونی مرۆڤ دەکەین کاک محەممەد بە خێر بێ بەیانیت باش بانیت باش زۆر سپاس بۆم دەرفەتە و بانی بینەران باش زۆر سپاس بۆ تۆ سپاس کە لەگەڵمانی ئەمڕۆ ئەگەر بە شێوەیەکی گشتی باسم لە پشودان بە دەروون و مێشک بۆ بکەی تاکێک لە ڕۆژێکی هەفتەدا کۆمەڵێک کار ئەنجام دەدات جا بە کۆکراوی ئەوەی کە تۆ لە حەوت ڕۆژی هەفتەکەدا تۆ کار بکەیت و جەنجاڵیەک بۆ مێشکتەوێ پێویستت بەوەیە کە تۆ ڕۆژێک هەڵبژێری پشوێک بە مێشکت بدەیت و ئارامی بۆ دەرونی خۆت دابین بکەیت چی بکرێت بۆ ئەوەی تاکێک دەرونی ئارام بکاتەوە ئارامی بۆ دەرونی خۆی دابنێت بەڵێ هەڵبەت هەموو مرۆڤێکە کەرسیان ئەم بکە ئەمە بە شێوە گشتێکە وەریگرین ئەمە مرۆڤەکان لەم سەردەمایە لە ئیسەدا زۆر سەرقاڵی ژیانن و تووشی جەنجاڵی و تەنگەشەیەکی دەرونی زۆر هاتوونەتەوە سەبەبەکەی ئەوەیە ئێمە ئەگە تێبینیمان کردو بێ و راپۆرتەکانمان لەسەر ئەم بابەتەوە ئەو بەحوثاتمان ئەڵێ ئەو مرۆڤانن کە زۆر سەرقاڵی دینیان کەواتە سەرقاڵی دینیان بە مەستی مەوزوعی مادی یان دنیەوی یان هەر بابەتە لەمە بۆیە ئێمە ئەم مرۆڤانە پێویستیان پێێتی خۆبەتاڵکردنەوە ینی پێویستیان بە کات هەیە بۆی مەسەلەن ئیسراحەتێک ڕێستێ بدەن بە دەماغیان بە مێشکیان و لایەنە دەرونیەکە یان عەقلەکە بۆیە پێویستەکە لە هەفتێکە ڕۆژێک یان چەند سەعاتێک هەڵبژێرن بەڵام ئێمە بە قەنەعەت خۆمان یعنی ئەوەی کەوا بەدوایەوە چوینەوە پرسیارمان کردووە ئەم مرۆڤانە زۆر کات نابن بە ژیانی خۆیان و بۆیە ئێمە تووشی زۆربەی کات ئەو تووشی و مرۆڤانە دەبین ئەڵێ مەجالم نیە یان سەرقاڵم یان ئیشم یان ئەمە بۆیە ئەو نەوعانە تووشی گرفت و تەنگەشەیەکی و کۆمەڵێ مەشاکلی دەرونی زۆر دێن لە ژیانی خۆیانە ئەنجا بۆیە ئێمە پێویستە ڕۆژێک هەڵبژێنین ئەم ڕۆژە هەر کاتێ بێ یان ئەچێتە لای دەروونناسێک یان ئەچێ بۆ شاخۆوانەیەک یان بۆ درەختێک یان بۆ گەشتێکی تایبەت بۆیە پێویستەکە مرۆڤە ڕۆژێک هەڵبژێرە بۆ ئەم بابەتە و دوای میکانیزمی خۆی چی بکە چۆنێتی تەعامل لەگەڵ ئەم ڕۆژایە بکە ئەوە لای خۆی مێنێ یان لای ئەو کەسامێنێ کە مەسەلەن بەرنامەکەی بۆ داڕژ باشە کاک محەممەد گەشتکردن تا چەند کاریگەری هەیە لەسەر ئارامکردنەوەی دەرونی کەسەکە بە دیاریکراوی با من ئەمڕۆ باز لە گەشتکردن بۆ ناوچەک شاخاویەکان بکەم هەنێک کەسەیە کە وەکو حەز و خولیا بەکاری دێنێ و هەنێک کەسی شەیەکە ئەڵێ کە من لە کاتی ڕێڕۆیشتنم بۆ شاخەکان و بەرزبوونەوەم لەسەر ئاستی زەوی دەروونم ئارامتر دەبێتەوە لە کاتێکا کە لە جەنجاڵی و قەڵەباڵغی ناو شار دوور دەکەمەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە ئایا ئەم کاریگەریە لە تاکێکەوە بۆ تاکێکی تر دەگۆڕێت یاخود لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر دەگۆڕێت؟ بەڵێ هەڵبەت خۆی لە تەمەنێک بۆ تەمەنێک تر دەگۆڕێت یعنی کەواتە مناڵ گەورە فەرقکە لە مەوزوعە و زائیدەن تاکەکان بەپێی کێشە و گرفتەکان خۆیان فەرقیەیە لە دەشارێمەوە ئێمە ئەم مرۆڤەکان وەک باسم کرد لە ڕابردووشە تووشی جەنجاڵێکی زۆر دەن هەندێکیان لە مرۆڤانە کاتێک تووشی گرفتێکی یان دەرونی دی یان جەنجاڵێکی دەرونی دییان کێشێکی دەرونیان هەیە ڕەنگە ئەوان پێیان هەزم نەکرێ بڕۆنە لای دەروونناسێک یان سایکۆلۆجستێکان تەبیب نەفسیەک بڵێن زەحمەت دەبێ ئەمە وەرە چارەسەرەکەمان بۆ بدۆزەرەوە بۆیە ئەو نوع مرۆڤانە هەندێک جار خۆیان ئەدۆزنەوە و هەوڵەدەن ڕێگە چارەسەرێ بۆ خۆیان بدۆزنەوە سێر ئەکەی چێژ لەوە وەرەگرێت بەشێکیان ئەچێ بۆ هۆڵی لەرجوانی یان بەشێکیان ئەچێ بۆ سیباحە یان ئەوەی کە ئێمە فۆکسمان لەسەرێتی ئەو گروپە شاخەوانیانن کەوا ئەڕۆم بۆ ئەوێ ئەگەر تۆ بڕۆی تێبینی کە گروپی شاخەوانی ئەگەر لە منش نەپرسی بڕۆی لەو شخصانە بپرسی کە زیاتر کە ئەم چالاکیانە ئەنجام ئەدەن
فیدباکی شێشان لێ وەربگرە من ڕەنگە لە ڕووی علمیەکە و دەرونیەکە بۆت باسکەم چۆنێتی ئەمە ئیسفادەکردنەکەیەتی و پۆلۆنی کەم ئەمە جۆری ئیسفادەکردنەکەیەتی بەڵام ئەگە فیدباکێکی لێ وەربگرم و بێمەوە لێرە قسەی لەسەر بکەم وەک ئەوە نییە کە بە خۆی لێرە باس بک بڵێ زەحمەت نەبێ ئەمانە خاڵە ئیسفادێکن یعنی ئەو لە واقعەکەیان لە من زیاتر کەواتە مۆضوعی شاخەوانێکە فاکتەرێکی زۆر گرنگە هەرچەنە جوغرافی کەرکووکی ئێمە تۆزێک معاناتی ئەوە دەکێشین کە چ بچینە چۆ بەڵام بڕۆ سێری ئەو گرۆپە پرۆفشناڵانەکەن و ئەوانەی کەەوە چۆن تەعامل لەگەڵ ئەو تیمە ئەکەن زۆر ئیسفادە هەیە ینی ئیسفادەبوونەکەشی پۆلێن کراوە بۆ سێ بەش بۆیە ئەم ئەهەمیێت و ئەم بابەتە زۆر گرنگە کەس لە دەستی نەدا و کاتێک ئەگەر تۆ بە ماوەیەکی زۆر کەم زۆرترین ئیسفاداگەینی ینی گروپی شاخوانی ینی عالمی متەسەلق ڕکوزمان باس ئەوەکە ئەڵێ ئەمە شتێکی سایکۆلۆجیە چۆنەتی چارەسەرکردنی کێشە دەرونیەکانی خۆت لە ڕێگەی شاخەوانی بەڵام پێت ئەڵێ مطلق چارەسەرکردی نەیانی بەشێ لە کێشەی دەرونیەکان چارەسەر ئەکرێن لە ڕووی شاخەوانیەوە چۆن ئەگە من پۆلێنی بکەم لە سێ ڕێوە ئەیکەمە سێ باشەوەی بەشە گرنگەکەی ئەوەیە بەشی دەرونیەکە باشە بەشی دەرونیەکە ئەوەیە من هەوڵەدا سترێسێ لە من کەم بکاتەوە باشە دڵە ڕاوکەم کەم کاتەوە کە دڵە ڕاوکێ لە نۆ فەقڕەش پێکاتەوە ئێ باشە ئەو کاتە خەوم باشەکە تەرکیزم باشەکە مۆزوعی تەسیراتی هورمۆناتم باشەکە و چۆنێتی ئەتوانم تەعامل لەگە کەسی تریا بکەم باش زایدەن خەمۆچیەکەم کەمەکاتەوە من خەمۆچیەکەم ئەگە نەمێنە لە ڕێ ئەمەوە زۆر مەسەڵەن کارلکتەرێکی زۆر باشە زائیدەن هەوڵەدا مەسەڵەن وەک وتم خەوتنێکی باشم بۆ دروستکات جەستێکی باشم بۆ دروستکە و ئەو کاتە تەنزیمی هورمۆناتەکانشم بۆ بکە ئەمە بەس لە ڕووی دەرونیەکەوە باشە ئەگەر بێ من سەر ئەوەی کە لە ڕووی جەستەیەکەوە قسەی لەگەڵەکەم جەستێکی باشم پێبەخشێت لە هەمان کاتە دڵم باشتر ئیش ئەکات و زائیدەن ئەوەشم بۆ کاتێک مەسەڵەن چەوریم ئەستێنێت ئەڵێ ئۆتۆماتیکیان بەپێوی تۆ خۆت ئاگاداربی جورعەیەکی ڤیتامین دی پێبەخشێ و لە هەمان کاتشە ئەمە تەوازنی شەکرم بۆکە ئەمە بەس لە ڕووی جەستیەکەوە ئەگە بڕۆم لەسەر ڕووی کۆمەڵاتیەکەوە باسیەکەم ئەڵێ لە ڕووی کۆمەڵاتیەکەوە شتێکی زۆر باشم پێ ئەبەخشێ کاتێک من دوورم لە جەنجاڵی سۆشەڵ میدیاوە ینی کەواتە من ئەگەر تووشی گروپێکی زۆر پرۆفشناڵ بووم لیدەرێکی باش لەوێ بوو بە خبرێکی باشەوە و هەوڵ ئەدەن چۆن ئەم تیمانە ئەگەنە ئەوێنە و هەڵبەت ئەوان ئەوەی ئەچنە ئەوێ زۆر پرۆفشناڵانە کارەکەن هەوڵەدەن عیلاقاتێکی باش دروستکەنە ئەو گروپانە لەگەڵ یەکەکە بە شێوازێکی زۆر ئەتەکێتێکی جوان هەر کەس خۆی پێیەکە ناسێنێ لە هەمان کاتە لەوێ چالاکی ئەنوێنن و قسە و باسێک زۆر دروستە بێت ئەمە بۆ خۆی ئەبێتە بەشی عیلاقاتەکە لە ڕووی ژینگەشەوە ئۆتۆماتیکیان من ئەگەر ئاوا ئیسفادە بگەینە گروپی شاخەوانی هەر لە خۆمەوەی تر حەزم بە دار و درەختە بێت فبووە زۆر گرنگە بۆیە هەندێمە ئەسالیبی دیپۆتۆکس هەیە پێتەڵێ ئەمە پێوترێت ئستحمامی طبیعی ینی واتە کات بەسەربردن لەناو ئەو جۆرە ژینگەیە وا لە من ئەکات وزێکی باشم پێ بەخشێت بۆیە ئاخر ئەم نقطەیەم بۆ ئیزافەکەم بۆ ئەم مەوزوعە ئەڵێ هەر ئەو مرۆڤانەی یان ئەو لیدەرانەی یان ئەو قائیدانی کەەوە ئەم گروپانە سەرپەرشتیەکەن ئەگەر خبریشیان باش هەبێت لەم مەوزوعەیە هەوڵەدەن ئۆتۆماتیکیان بەشیشی تر لە خاڵەکانیان خۆیان زیادکەن لە ڕووی سایکۆلۆژیەوە شتێکی پێوترێت تەکنیکی ریلاکسیشن کاتێک لەو شوێنانن چۆن مەسەلەن تەکنیکی ریلاکسیشن بەکاردێن لە ڕووی هەناسەدانەوە لە ڕووی مەسەلەن ئەو فەقەڕێ باتە ژینگەیشی تر ئەم شتە ئەو گروپانە پێویستەکە ئەو جۆرە ترێنینگە وەرگرن زایدەن ئەو کەرەستان و جایدەن ئەو وەسائلانی خۆیان لە کاتی ئەنجامدانی ئەم گەشتەیە زۆر باشە ئەگەر چی ئێمە ئەمڕۆ میوانێکی شمان هەبوو کە شاخەوان بۆ بوو لەگەڵمان بەشدار بێت کە ئەویش لە ڕووی کارەکەی خۆیەوە باسی لە پشودان و ڕلاکس و ئارامکردنەوەی دەروون و مێشک بکردایە بەڵام لە دوا کاتەکاندا کارێکی زەڕوری بۆ دەرچووە نەیتوانی لەگەڵماندا بەشدار بێت و ئێمە حەزمان ئەکرد کە زیاتر لەگەڵ ئەویشا گفتوگۆ بکەین سەبارەت بەم بابەتەوەکو تۆ چۆن وتت من ئەتوانم لە ڕۆ دەرونیەکەی
پێوە بڵێ بەڵام ئەگەر شاخەوانێک هەبێت لە ڕووە خود پراکتیکەکەەوە ئاماژەی پێ بکات کە ئەو چی بکات و چی نەکات بۆی دەرونی ئارام بکرێتەوە شتێکی باشتر ئەبوو. باشە مامۆستا باسی ئەوەمان کرد کە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی دەرون ئارام بکرێتەوە. ئایا لە تەمەنە جیاوازەکان جیاوازی وتمان جیاوازی هەیە لەو تەمەنانە بۆ نەرە کەسێکی مناڵە بۆ کەسێکی گەورەتر مناڵێک بۆ ئەوەی تەمەنی خود بۆ ئەوەی دەرونی ئارام ببێتەوە پێویستە چی لەگەڵا بکرێت پێویستە دایک و باوک چۆن تەعامل لەگەڵ ئەو مناڵەیە بکە بۆی پشوویەک بە مێشک و دەرونی مناڵەکە بدرێت. هەڵبەت ئەم فەقەڕێ میکانیزمێکی باش ئەوێت یعنی کە گەشتکردن سوودی بۆ مناڵانیش ئەبێت لە هەمان کاتدا. ئەجا من باسی ئەو فەقەڕێم کرد دوێنەکە لەگەن نەفسی خۆمە ئەم گەشتە ئەکرێ بەڵام نە ئەو گەشتێک کە شاخەوانی بێت چکە ئەم مەوزوعە زائید هێژدەیە یعنی کەواتە مناڵی باڵغ بوون لەسەرەوەی هێژدە بتوانێت بەشداری ئەو پرۆسێ بێ و پێم وا بێت قوانینی بۆیە پێم خۆش بوو خۆزگە لێرە ئەبوو قوانینی گەشتی شاخەوانی پێم بەڵی نابێت تەمەنی لە سەر خواروی هەژدە ساڵێ بەڵام کۆمەڵێک گەشتی تر هەیە کە هەر ئەو گروپانە ئەڕۆن گروپی گەشتیاریەکان بۆ نمونە هەر شاخەوانەکانن بەڵام بۆ شاخ ناڕۆن ڕێڕەوی ئەکەن ڕێڕۆیشتنی پێ ئەڵێن ئەمە بۆ تەمەنە جیاوازەکان گونجاو و گەشتی ئاسانی پێدەوترێت. بەڵێ ئەوە هەڵبەت ئەوە پێوترێ وەک کەمپینگ ئەوە شتێکی زۆر ئاساییە و فەقەڕێکی زۆر باشە. قەنەعەتم وایە نە بە قەنەعەتی من بە قەنەعەتی زۆربەی دەروون ناسان و هەر کەسێک لەگەڵ بەم خەتوایە ڕۆشت بێت سێرەی ئیسفادەیەکی زۆر باشە بۆ کاتێک مناڵە بێتە بۆ گەشت و یان بە مەسافێکی باش یان لەوێ مەسەلەن باسکیارێکە مەسەلەن یان هەر یاریشی ترەکەن تۆپێنەکەن یان شمشێربازیەکەن یان ئەوەیە تۆزێ مەلاکە لەم بابەتەیە ئەکیت ئەمەشە بێتە دیسارجێکی دەرونی ینی کەواتە بۆ تەفریق بوونی مناڵ لە هەمان کاتە دوور ئەکەوێتەوە لە کۆمەڵەیە کەرەستەی کە بڕۆ ئەویانی کارلێکترن لەسەر ئەو مناڵانە لە ڕووی هورمۆن و لە ڕووی جەستەیانەوە ینی بۆ نمونە ئێمە باسی سۆشەڵ میدیاکەین و شاشەکانکەین هەڵبەتەگە تۆ بۆ تەمەنی جیاوازەکان وەکمان فەرقیە بۆیە ئەم مناڵە زۆر گرنگە تووشی ئەم گەشتەکەن یان کەواتە بیان بن بۆ گەشت و گروپێکش عینەن بە چاودێری بەسەرەن کەسانێکی پرۆفشنۆڵ بتوانێت چۆنەتی تەعامل لەگەڵ ئەمانەکە بە بەرنامێکی باشە و لە هەمان کاتە ئیسفادێکی زۆر باشیانە بێت و بۆی کەوە ئەم باوکو دایکانەش ئیش لەسەر ئەو بابەتەکەن هەڵبەت ئەبێ میکانیزمیکی زەمەنی یان فترەی هاوینانشان هەبێت چۆنیتی لەگەڵ مناڵەکانیان تەعاملکەن ینی ئەگەر بۆ گەشت نەبوو چی بکەن باشە بۆیە ئەمەش لەوێش قسە و باسمان هەیە بۆ ئەو بابەتە کاتێک ئەگە مناڵ ئەگەر نەیبی بۆ جۆرە گەشتانە یان ئەو باوکو دایکانە یان ئێمە باسی کات و مەجال و هەموو ئەو شتانەشمانە کردووە کاتێک ئەگە باوکو دایکێک بێمەجال بم یان ئەمە معاناتی زۆر ئەمە دەکێشین ئەڵێن کاتێ ناتوانین مەجالمان نییە چۆن ئەو مناڵانە بەرین ئەگە خۆممان نەچین بۆ گەشت پلانمان چی بێ بۆ ئەو مناڵانە یان سەرەتای هاوین چی بکەین هەتا کۆتایی بیدایی مەدرسە چی بکەین چی نەکەین بۆیە پێوسەکە مناڵ هەیە چەند فەقەڕێکێ بیکە زۆر گرنگە. باشە ئەو فەقەرانە چین کە پێویستە مناڵ بیکات و زۆر گرنگە بۆ ئەوەی دەرونی مناڵەکە ئارام بکرێتەوە. باسمان کرد کە گەشتکردن یەکێکە لەو هۆکارانەی کە دەرون ئارام دەکاتەوە جگەلەوە چیتر هەیە بەداخەوم کە هەنێک دایک و باوک ئەبینین بۆ ئەوەی مناڵەکەی بخافڵێنێت ئایپادێک یاخود مۆبایلێک ئەدات بەدەستیەوە کە لە تەمەنێکی بچووکیشدا ئەمە زیاتر جەنجاڵی بۆ دەرونی مناڵەکە دروست دەکات زیانی زۆر بە مێشک و گەشەی مێشکی مناڵەکەش دروست دەکات بە دیاریکراوی لە کاتێکە کە لە تەمەنێکی بچووکدا بۆ نمونە تەمەنی 3 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵ و تاکو ئەگاتە تەمەنی 10 ساڵ و 12 ساڵیش ئەمە کاریگەری خراپی لەسەر دەرونی مناڵەکە هەیە. باسی گەشتکردنمان کرد کە سوودی هەیە لایەنەکانی تری دەرونی مناڵ چۆن ئارام بکرێت. واللهی ئاوات خان لێت نەشارێمەوە گەورەترین ئەزمەی دەرونی مناڵ ئەوەیە لەم قەیرانی ئیسە ئێمە تیداین مۆزوعی شاشەیە بە دەرەجەیەک ئایپاد و زایدەن شاشان ینی کاڵی شاشە تۆ بە تەلەڤیزیۆنیشەوە ینی ئێمە زۆر مەعاناتەکێشین بۆ حوتاتی ئەمریکی زۆر لێ کاکە ئەگەر نەبووە 5 ساڵ ناتوانێت سەعاتێ بێت سعاتێ ناتوانین زیاتر پێ ببەخشی ینی کەواتە سەعات زیاتر بۆ شاشە زۆر کارلێکتەرێکی زۆر خراپە بێ ئێمەش
ئەبێ ئێمە وەعیکی زۆر باشمان هەبێ بەرامبەر بەو دایک و باوکانە لە کاتێکە ئەم مناڵانە فرامۆش مەکەن چکە نەتیجەیەکی خراپە کاتە نەتیجەی خراپ بوو بە چارەسەرکردنیکی زۆرش من ناتوانم معالەجەی ئەمەکەم بۆیە ئەو دایک و باوکانی کەەوە ئەم مناڵانە لێرە فرامۆشەکەن زۆر خراپە بۆیە ئەم قسانە تۆزە تاخیر بوو کردمان بۆ مۆزوعی سەرەتای هاوین پێویستەکە ئەو دایک و باوکانە میکانیزمێکی با بڵێن بەرنامێکی جوانیان هەبێ کاتێک مناڵ بیدایی هاوینە یان سەرەتای با بڵێن پشووە چی بکەن باشە بۆیە من پێم وە بێت لێرەدا ئەم مناڵانە چوار پێنج شتێک هەیە بیکەن زۆر باشە یەکێ لەوانە مثلەن برێم کۆمەڵگایشی مسلمانی قەیچەکە بڕۆ بیکە خولی قورئانەوە خولە هاوینەکان بەڵێ لە هەمان کاتە بڕۆ من مناڵەکەی خۆم لە ئیسەدا ڕەنگە پاش سەعاتێکی تر چاوەڕێ من کا بچینە خولی با بڵێن مەلەوانە چکەوەش دەربێکی خۆی هەیە و فێریەکە و کا چاوەڕێ منەکە چێش لەوە وەرەگرێ خۆی ئەلەوێ ببینێتەوە چۆنەتی بڕا بۆ مەلەوان زائیدەن تۆ بڕۆ بیکە دەورەی ئینگلیزیەوە کاڵم بیکە دەورێکی ئینگلیزیە بۆی زمانەکە فێر بێ ئێمە کۆمەڵی مەدارسمان هەبوو میوانی بەڕێزمان لەمەدا نازان باس ئەو خاڵی کریانە ئەو مەدرسانی کەوا با بڵێن مەدرسێکی پرۆفشناڵ نێو دەوڵەتێکی زمان ئینگلیزیە تۆ ئەگەر ئەو مناڵانت کە تۆ معاناتی واکێشی ئەبێ ئەم هاوێنە بقۆزیتەوە کە فێرە ئینگلیزیکەی یان خولی ئەوەمانێ بچێ بۆ کاراتی یان خولی ئەوەمانێ بچێ بۆ ڕەسمگرتن یان بچێت بۆ هەر ئەم بابەتانە یەک بۆ ئەوە کاتی خۆی بە جوانی لەوێ ئەنجام ئەدا چالاکیەکانی خۆی ئەنجامەدا لە هەمان کاتە تەفریقکردنەوەیکی خۆیەتی و دێتیشەوە فێرە شتێک بووە و لە هەمان کاتە ئەوەنە سۆز و عاتفی بۆ شاشە نامێنەگە کاتێک ئەو سەقاڵی ئەم بابەتە بۆ هەستەکە شتێکی ناوی زەبط و ڕەبتە چۆنەتی تەعامل لەگە بەرنامەکەی خۆیەکە هەر بابەتێ بۆ ئەمە یعنی کەواتە ئەرکێکی ماڵی خۆی هەیە دایم مێشکی لایەوێتی بە شێوازێکی زۆر ئەنجامی بدە فبۆیە ئەم خولانە زۆر گرنگن و پێویستە کات ئەو دایک و باوکانی بێ ئاگان لەم نقطەیە ئاگادار بکرێنەوە وعیکی باشیان هەبێ بۆ ئەم بابەتە هەر ئەوە نیت تۆ شاشیشی بدەیت و لە کۆڵخۆتیکەیتەوە دوجار بترازێ بۆ ئەم بابەتە کۆمەڵ توێشی دەرونی تووشی ئەبێت یەکێ لەوانەیە ئەڵێ ئەگەر مناڵ لە 2 ساڵ بۆ تا 5 ساڵیان لە 1 ساڵە تاکو 5 ساڵ ئەگەر تۆ ئاگاداری نەبووی لێرە زۆر ئاسانە ئۆتیزم نزبەی ئۆتیزم جاران بۆ حوتات باز لەوە دەکرد کە زۆر کەم بوو ئیسە زۆر زیاد بوونەیە ئەو شاش و ئایپادانن ئەڵێن سەردەمانێک دێ مناڵە بێتە 7 ساڵ و 8 ساڵی لە فێرە زمانە بێکەواتە بەپێی تراتی با بڵێن هەرمۆنات و مستەقبەلی بێت ئەم مناڵانە تا دێن زمانیان تاخیرتر ئەکەون بەدڵنیەوە زۆر باشە مامۆستاکان زۆر سوپاس کە لەگەڵمان بووی سپاس کە وەڵامی پرسیارەکانی منتدایە و کۆمەڵێک زانیاریمان بە بینەراندا ئەگەر بابەتێک ما بێت سەبارەت بە ئارامکردنەوەی دەروون لە نێو تاکەکاندا چی بکرێت بۆی دەرونیان زیاتر ئارام بکرێتەوە و چیش نەکرێ خۆیان لە چی بە دوور بگرن بۆی دەرونیان لە جەنجاڵی ڕۆژانە و کاری ڕۆژانە دوور بکرێتەوە و کۆتا بابەت باسی بکەی واللهی من پێم وایە مەوزوعی دنیاوی هەموو شتێک نییە لە دنیاە من قەنەعەتم وایە مرۆڤ ئەوەی کەوا سەرقاڵە بە مەسایلی مادە و بزنسەوە پێویستەکە هەندێک کاتش دەرخانکە بۆم بابەتە ئیتر خۆ من ناڵم زەحمە نەبێ ئیلا تۆ بڕۆی بۆ زەحمە دەبێ گروپێکی شاخوانی بکە ڕەنگە ئەو پێ قورس بێ من ڕەنگ نەرزانێتتر نەتیجەکەی چۆنە فئاسایشە کاتێکە کە تووشی هەر گرفتێکی دەرونی هات قەیچەکە تۆ بۆ خۆت بڕۆ بۆ لای دەروون ناسێک ئەگەر ئەمەت پێ عیبە بڕۆ بۆ خۆت زەحمە نەبێ بچۆ بۆ دەورەیەشی لەش جوانی خۆت بۆی لەشت باشکە یان کەواتە دوورکەویتەوە لەو بزنس و ئەو ئەرقامانە و ئەو مەشاکلانەی کە هەتە لە ژیانە ئەو جەنجاڵی کەوانە ناو ئەو کۆمەڵگای هەیە فمن پێم وایە بێ هەر مرۆڤێ لە جێی خۆی دۆزێتەوە لە هەر نقطەیەک لە چۆ مەعاناتە بینێ ڕەنگە ئەگەر نەیە بۆ لای من ڕەنگە بابەتی شتری هەبێ بتوانێت بچێ بووی بۆیە کاتێک بۆ خۆت بدۆزەوە شەرنی لە هاوڕێکانت بە مۆزوعی دۆمینە و تاڵەبی بی بەڕێوان دەجار بەتەینا خۆتش دەورە بینێ ئەگە تۆ زۆر ناو کۆمەلگای بەتەینا خۆت ئەگە زۆر ناو کۆمەلگاژ نیت فەرمو گروپێکی جوان بدۆزەوە چۆنەتی باس لە مۆزوعی ژیان بکەیتەوە ناڵێم بڕۆز باسی شتە شخصەکانی خۆت کە بە هەر حاڵ بۆیە ئێمە مرۆڤەکان زۆر بە قەنەعەتەوە پێویستە کات بەرنامێکمان هەبێ بۆ ژیانی خۆمان و بۆ مناڵەکانش ئەمەوێ قسەیەکی زیاتر بکەم ئەوە ئێمەوە بەرنامەی خوێندنوە هاتە پێشەوە بۆیە ئێمە بێ ئاگادار بینەوە لە دوایک و باوکانە ئەمە مەسیەکەم بۆ ئەوان بە هەموو قەنەعەتێکەوە ئیتر شاشەکان دوورکەوێنەوە لەیان
سوۆشەڵ میدیا دوور بنەوە لەیان مۆزوعی تر ئەو بە هەموو ئەلکترۆنیەکانەوە بە پێویستەکە لێرە خۆشەویستی چۆنێتی بەرنمێک شەبێ بۆ بابەتە خۆشەویستی مەدرسە لە لای مناڵەکان و چۆنەتی ئامادەکردنیان بۆ قوتابخانە ئەمە فقڕێکی زۆر گرنگە چکە هەتاکو دێتە سەر تایم تۆزێک قورسەوێت. دەست خۆش زۆر سپاسکە لەگەڵام بووی سپاسکە وەڵامی پرسیارەکانداوە بە ئومێدم توانی بێتمان سوودێک بە بینەران و بە دایک و باوکان و بۆ کەسانەش ببینی بدەین کە پێویستیان بەو زانیارانە بوو دووبارە بەخێر بێت. سپاس بۆ دەرفەتەی. زۆر